ساڵانە لە وەرزی بەهاردا ئاژەڵداران خوری ئاژەڵی مەڕ و تووکی ئاژەڵی بزن دەبڕنەوە و دەیفرۆشن. بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەمساڵ خوری ئاژەڵەکان بە نرخێکی زۆر هەرزان دەفرۆشرێت، بەشێک لە خاوەن ئاژەڵەکانیش دەڵێن بۆیان نافرۆشێت و دەیسووتێنن. ئەوەندە بۆ دەمێت تۆ دنا دەسماکەمان دەسماکەن هەموو دەزەرەر داینە وەڵا کاڕی دەفرۆشی ئەگەلێکی لێ با ئەو تفاقی نابێگە لە بۆی دەکرد و دەیدەیە. لە ساڵانی ڕابردوودا فرۆشتنی خوری ئاژەڵەکان سەرچاوەکی تری داهات بوو بۆ خاوەن ئاژەڵەکان، بەڵام لە ئێستادا ئەوەی تەنها سوودی هەبێت گۆشتەکەیەتی کە بەوتەی ئەوان ئاژەڵداری لە هەرێمی کوردستان نەیتوانیەوە ببێتە هۆکاری سەرەکی دابینکردنی بژێوی ژیانی ئاژەڵداران. بەس خوریەکە ئەو شتانێگە بەڕاستی هیچ شتێک ناکات، نەخوریەکەی نەبەرخەکەی وڵی هیچ قیمەتێکی وا ناکە، با ئەو مەسرفەی دەبێ وڵای با ئەوەی نابێگە لی دەکەی خوریەکە کەس وەری ناگری. لە هەرێمی کوردستاندا ئامێرەکانی بڕینەوەی تووک و خوری ئاژەڵ زۆر سەرەتاین و بڕینەوەشیان پێویستی بە شارەزایەکی باشەیە. وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەتی هەرێم دەڵێت بەهۆی نەبوونی کارگەوە ناتوان خوری لە ئاژەڵداران بکڕنەوە. برادرانی کە بەرهەمهێنن مستەسمیری لەگەڵان دانیشتون تەرجیعمان کردوون کە کارگە لە بوارە جیاجیەکانی کشتتوکاڵی بکەنەوە. ئەخدەی هەر چونکە کارگەیەک نییە ساغی بکاتەوە بۆیە نرخەکەی هەرزان دەبێت. لە سنووری ڕانیە ئاژەڵداران لەگەڵەوەی ناتوان بە تەواوی بەروبوومی ئاژەڵەکانیان لە بازاڕەکانی هەرێمدا ساغ بکەنەوە ئاماژە بۆش دەکەن، وەک پێویست لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە هاوکاری ناکرێن. هەنگاو مەحەمەدێن ئارتی، ڕانیە.